سلااو من عمرم 4 ساڵ لەمەوبێن میدیای کوردی ئاماژە بۆدا کە بە گوێرە راپۆرتێکی سنتەری پیو لە ساڵی 2010 تا ساڵی 2050 ئاینی ئیسلام بەراورد بە هەموو ئاینەکانی دیکە لە هەمویان خێراتر ژمارە شوێن کەوتوانی زیان دەکات بەڵام ئاماژان بە هۆکارەکانی نەدا لە هەڵقەی بەرنامەی تۆشلی بکۆڵەوەدا ئێمە ئاماژە بەو 5 هۆکارە سەرەکیە دەدەین کە سنتەری پیو بە هەندی وەرگرتووە فەرموون بۆ درێژە لەگەڵمان بن. ژمارە و ڕێژەی پێڕەوکارانی ئاینەکان لە ساڵی 2050 بە گوێرەی لێکۆڵینەوەی سنتەری پیو. بۆچی مسلمانان لە هەموو ئاینەکانی دیکە خێراتر زیاد دەبن و بۆچی ڕێژەی بێ ئاینەکان لە جیهاندا کەم دەکەن؟ بەهۆی ئاینگۆڕینەوە ژمارەی بێ ئاینەکان 61 میلیۆن زیاد دەکەن، بەڵام مسلمانان تەنها 3 میلیۆن زیاد دەکەن لە ماوەی ئەو 40 ساڵەدا. 4 ساڵ لەمەوبەر ڕاگەیاندنی کوردی ئەوەی وروژاند کە بە گوێرەی لێکۆڵینەوەیەکی سنتەری پیو ئایندە بۆ ئیسلامە، بەڵام ئاماژەیان بە هۆکارەکان نەدا کە لە لێکۆڵینەوەکەی سنتەری پیو ئاماژەی پێدراوە. ئێمە لەو ئەڵقەیەدا بەوردی لە راپۆرتەکە دەکۆڵینەوە و سەرنجمان دەخینە سەر ژمارەی پێڕەوکارانی ئیسلام و مەسیحیەت و بێ ئاینەکان. بێ ئاینەکان ئەوانن کە پەیڕەوی هیچ ئاینێک ناکەن. ژمارەی مەسیحیەکان لە جیهاندا لە ساڵی 2010 2 ملیار و 168 میلیۆن بووە. ژمارەی مسلمانان ملیارێک و 600 میلیۆن بووە. ژمارەی بێ ئاینەکان ملیارێک و 131 میلیۆن بووە. لە ساڵی 2050دا ژمارەی مەسیحیەکان 750 میلیۆن زیاد دەکات و دەبنە 2 ملیار و 918 میلیۆن. بەڵام ڕێژەکەیان هەروەک خۆی دەمێنێتەوە کە 131.4 پێکهاتەی جیهانن. ژمارەی مسلمانان لەو ماوەیەدا ملیارێک و 161 میلیۆن زیاد دەکات، واتە کۆی مسلمانان لە 2050دا دەبنە 2 ملیار و 761 میلیۆن و ڕێژەکەیان لەسەر ئاستی جیهاندا لە 123.2 هەڵدەکشێت بۆ لە 129.7. بێ ئاینەکان لە ساڵی 2050دا 99 میلیۆن زیاد دەکەن و ژمارەیان دەبێتە ملیارێک و 230 میلیۆن، بەڵام ڕێژەکەیان لە 16.4ەوە بۆ 13.2 ژمارەی دانیشتوانی جیهان کەم دەبێتەوە. گۆڕانی ژمارەی پێڕەوکارانی ئاینەکان لە ماوەی 40 ساڵدا لە 2010 هەتا 2050 بە گوێرەی لێکۆڵینەوەکەی سنتەری پیو بۆ 5 هۆکاری سەرەکی دەگەڕێتەوە. یەکەم زاوزێ، دووهەم تێکڕای تەمەن، سێهەم ڕێژە و پێکهاتەی تەمەنە جیاوازەکان، چوارەم ئاینگۆڕین، پێنجەم کۆچ بۆ وڵاتانی دیکە. هۆکاری یەکەم کە زاوزەیە 3 هۆکاری دیکە کاری لێ دەکات، ئەوانیش کات و شوێن و پێڕەوکارانی ئاینە جیاوازەکان. لە ساڵی 1950 تێکڕای ژنان لە جیهان و ئاینە جیاوازەکان بە دەژن 50 منداڵیان دەبوون، بەڵام لە ساڵی 2010دا ئەو ژمارەیە کەمی کرد بۆ نیوە، بە دەژن 25 منداڵیان دەبێت. لە ساڵی 2050دا وەچەخستنەوە هێشتا کەمتر دەبێتەوە، بە دەژن 21 منداڵیان دەبێت. بە هەمان شێوە شوێنی جوگرافی کاریگەری لەسەر ژمارەی منداڵان هەیە. بۆ نمونە بە تێکڕا لە ساڵی 2010 دەژنی مسلمان لە خوار و ناوەڕاستی ئەفریقیا 56 منداڵیان هەیە. لە هەمان کاتدا دەژنی مسلمان لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست 30 منداڵیان بووە و لە ئەمریکای باکوور 27 منداڵیان بووە و لە ئەوروپا بە دەژنی مسلمان 21 منداڵیان دەبێت. سەرنج بدەن کە لە هەمان کات و شوێنیشن، بەڵام ئاینی جیاواز بۆتە هۆی ئەوەی ژمارەی منداڵەکانیان جیاواز بن. مسلمانان لە هەموو ناوچەکانی جیهان منداڵیان لە تێکڕای ئاینەکانی دیکە زیاتر دەبێت. لە ناوەڕاست و باشووری ئەفریقیا بە دەژنی مسلمان 8 منداڵیان لە تێکڕای دەژنی ناوچەکە زیاتر دەبێت. لە ئەوروپا دەژنی مسلمان 5 منداڵیان زیاتر دەبێت لە دەژنی ئەوروپی بەگشتی. لە ئەمریکا 6 منداڵیان زیاتر دەبێت. بەگشتی لە جیهاندا لە ساڵی 2010 تا 2015 بە دەژنی مسلمان 31 منداڵیان بووە، بەڵام بەگشتی لە جیهاندا بە دەژن 25 منداڵیان بووە. بۆیە هەر دەژنی مسلمان 6 منداڵیان زیاتر بووە لە تێکڕای دەژن لە جیهاندا. بۆچی مسلمانان لە جیهاندا زیاد دەکەن؟ بە گوێرەی لێکۆڵینەوەکە زاوزەی ژنانی مسلمان لە جیهاندا بەراورد بە ئاینەکانی دیکە زیاترە. ئەوە ژوا دەکات کۆمەلگای مسلمانان ڕێژەی منداڵ و گەنجی زیاتر بێت لە پیر. هەروەها کۆچیش دەبێتە هۆی ئەوەی لە وڵاتانی ڕۆژئاوا ژمارەیان زیاتر بێت. بەهۆی ئاینگۆڕینەوە مسلمانان لە ناوەڕاست و باشووری ئەفریقیا زیاد دەکەن. ئەویش لە ماوەی ئەو 40 ساڵەدا نزیکەی 9 میلیۆن کەس مسلمان دەبن و 6 میلیۆن واز لە ئیسلام دەهێنن، واتە نزیکەی 3 میلیۆن مسلمان زیاد دەکات. لە ئاسیاش مسلمانان نزیکەی میلیۆنێک بەهۆی ئاینگۆڕینەوە زیاد دەکەن. لە ئەمریکای باکوور و ئەوروپا بەهۆی ئاینگۆڕینەوە ژمارەی مسلمانان کەم دەکات، بەڵام بەهۆی زۆری زاوزەی ژنانی مسلمان و گەنجی کۆمەلگاکانیان و کۆچی مسلمانان بەرەو ئەو ناوچانە وا دەکەن ژمارە و ڕێژەی مسلمانان لە هەڵکشان بێت. لە ئەوروپا ژمارەی ئەوانەی واز لە ئیسلام دەهێنن 60,000 کەس زیاترن لەوانەی دێنە ناو ئیسلام لە ماوەی ئەو 40 ساڵەدا. لە ئەمریکا ئەوانەی واز لە ئیسلام دەهێنن
580,000 کەسیان زیاترە لەوانەی مسلمان دەبن لە ماوەی ئەو 40 ساڵەدا. بەگشتی لە ساڵی 2010 تا 2050 لە هەموو جیهاندا 12,600,000 کەس مسلمان دەبن، بەڵام 9,400,000 کەس واز لە ئیسلام دەهێنن، واتە بەهۆی ئاینگۆڕینەوە لەو 1,161,000,000 مسلمانەی زیاد دەبن، تەنها 3,220,000 بەهۆی ئاینگۆڕینەوە دەبنە مسلمان، واتە لە 1000 کەس تەنها 3 دانایان بەهۆی مسلمان بوونەوە زیاد دەبن. راپۆرتەکە دەڵێت ئاینگۆڕین لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و باکووری ئەفریقیا یان هێندە ڕوونادات یان ئامارمان بەردەست نییە، چونکە ئاماری هەندێک وڵاتی وەکو میسر و عێراق و تونس وانیشان دەدەن کە بەدەگمەنەوانەی ئاینیان دەگۆڕن لەسەر ناسنامەکانیان ڕەنگ دەداتەوە. راپۆرتەکە دەڵێت سەنتەری پیو زانیویەتی لە ساڵی 2012دا زیاتر لە نیوەی وڵاتانی ناوچەکە ڕێگە بە ئاینگۆڕین نادەن، لە هەندێک حاڵەتدا ئەوانەی ئاین دەگۆڕن بە مەرگ سزا دەدرێن. ئەگەر ئەو بێئاینانەی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و باکووری ئەفریقیا وازیان لە ئیسلام هێناوە حساب بکرێن، ئەو کات زۆر کەمتر لەو 3,220,000 کەسە بەهۆی ئاینگۆڕینەوە مسلمان دەبن. زۆربوونی ژمارەی مسلمانان لە ماوەی 40 ساڵدا بەهۆی زاوزەی زیاتری ژنانی مسلمان دەبێت بەراورد بە ژنانی جیهان. ئەوەی جێگای سەرنجە بەهۆی ئاینگۆڕینەوە 66 ملیۆن کەس لە مەسیحیەت کەم دەکات، چونکە 40 ملیۆن دەبێتە مەسیحی و 106 ملیۆن واز لە مەسیحیەت دەهێنێت. سەبارەت بە ئیسلام، ئەگەر ئەوانەی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و باکووری ئەفریقیا شوەربگرین کەواز لە ئیسلام دەهێنن، ڕەنگە ژمارەی ئەوانەی دێنە ناو ئیسلام یەکسان بن بەوانەی لە ئیسلام دەردەچن. بەڵام بێئاینی لە هەموو ئاینەکان زیاتر شوێن کەوتەی زیاتر دەبێت بەهۆی ئاینگۆڕینەوە. نزیکەی 61,500,000 کەس ژمارەی ئەوانەی دەبنە بێئاین زیاترن لەوانەی لە بێئاینیەوە دەبنە پەیڕەوکاری ئاینێک. ئەگەر پرسیارەکەی سەرەتا بکەینەوە کە بۆچی ژمارە و ڕێژەی مسلمانان لە هەموو ئاینەکانی دیکە خێراتر زیاد دەکات، وەڵامەکەی ئەوەیە چونکە مسلمانان زیاتر لە نامسلمانان وەچە دەخەنەوە. ئەی بۆچی بێئاینەکان ڕێژەیان کەم دەکات؟ وەڵامەکەی ئەوەیە چونکە منداڵیان کەمتر دەبێت بەراورد بە مسلمانان و پەیڕەوکارانی ئاینەکانی دیکە. راپۆرتەکەی سەنتەری پیو لە ماڵپەڕی خۆیان بەردەستە، تۆش دەتوانی لێی بکۆڵیەوە.